بینەرانی عزیز و خۆشەویست هاتمۆ خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەو هەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیسمان لەگەڵا چاوێک دەخشێنین بە ساڵی ڕابردوو ساڵی 1402 و ئیتفاقاتێکە ئەوەی بە نەزەر بگاوە و مەجالەی ئیجازەمان پێبدا چاوێک دەخشێنی بەسەر و مەسەلانەدا. هاوڕێ ساڵە گەدەنگی بنەویسی زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ئەوڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵام هەیە بۆ خۆت هاوڕێ عەبوو هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ ساڵە هەروەکو دەزانی ساڵی 1402 بە 1001 دەلیل و مشکلاتێکە ئەو دامەنگیری و کۆمەلگا بووە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە و لەلایەکەوە فشاری جمهوری ئیسلامی و لایەک و مبارزاتی خەڵک بەرحاڵ ساڵی 1402 پشتسەندرا. حەزەکەم ئێوە لەنزاوی ئێوە چۆن دەڕوانە ڕووداوەکانی کوردستان و دیارە ئەمە زۆر شت لەبەرەگرێ مەبەستم لە هەموو بوارەکانە ئەوەی بە نەزەرت دەگا ساڵی 1402 چۆن یەبینی؟ بەڵێ من فکرەکەم هەروواکە خۆت بە جۆرێک ئیشارەت پێکرد لەم فرسەتە کورتەدا ناکرێ بە هەموو ئەو مەسائل و ڕووداوانەوە لە ئێران و کوردستان ڕوویدا هین بکەین، بەڵام من تەلاشەکەم لەم وەختەکەمە ئەوانەی وا مهم من و بەرچاو بوون ئیشارەیەکیان پێ بکەم. بە تۆر واقعی ساڵی ڕابردوو ساڵێ بوو پڕ بوو لە کێشمەکێش، پڕ بوو لە ئەوزا ئەحواڵێکی تازەوە هاتووە بەرۆ مناسبات بین خەڵک لەگەڵ جمهوری ئیسلامی. تەبعەنەوە بێژم یانێ کوردستان ناکرێ بە تەنیا خۆی مەسەڵەن لەسەری قسە و باز بکرێ و نەیخێنە ئەو چوارچێوە جمهوری ئیسلامی لە سراسە ئێران و حتا لە منتەقەکە بە هەرحاڵ خەریکە و حاکمیەتی و نفوز و دەخاڵەت و ئەوانەی بە نظر من تاوانازەوە هەڵێکردەوە بە کول ئێران و کوردستانیش بگرێتە بەر چەند مەسەلەی مهم بوو کە ڕاستیەکەی هیچی نەیتوانی بە نەفع جمهوری ئیسلامی بێ، یعنی جمهوری ئیسلامی نەیتوانیوە ئەو مشکلات و گیر و گرفتەوە بەربێنی گرتووە حەلیکە. ئێوە مەسەڵگە چاوێک لە جامعەی ئێران و کوردستان کە ئیسە مورد بەحس ئێمە بکەن هەرم لەبار اقتصادی و ئەو نەتەنیا نەیتوانیوە ئەم مشکلات اقتصادی و بحران اقتصادی حەلکە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ و حتا سەعات بە سەعات ئەم مشکلاتە زۆرتر بووە و کەڵەکەتر بووە و لە نەتیجەیە فەقر و فەلاکەت و بێکاری و ئەوانە دامەنگیری خەڵک بووە و مشکلاتێکی جدی بۆ خەڵک هاوردووە سەربەرەوە تاوانازەوە هەڵەگەڕێتەوە و هیچ ئۆفق و چاوەڕوانیەک نییە کە ئەم مەسائلە بتوانێت جمهوری ئیسلامی حەلیکە ئەم بحرانە اقتصادیەوە لە کوردستانە هەیە بەسەریۆ بەنظر من کە زۆرترە لە باقی شوێنەکانی ئێران نەتەنیا هیچ هینێک نییە بۆ حەلکردنی، ئاسۆیەک نییە بۆ حەلکردنی، ڕۆژ بە ڕۆژ زۆرترە بێ. هەر ئایسە فەرزکە قیمەتی موادی کاڵا ئەوەڵیە مقایسەکەین لەگەڵ ساڵێ لەمەوبەرە ئەتوانین بێژین 10 بەرابەر وەختێ دلار ئێرۆ ئەگاتە 670 ملیۆن یعنی 1000 دلار ئەگاتە 670 ملیۆن جا حەسێو کە ئیتر چ وەسعیەتێک چ مەشەقاتێک چ گرانیەک تەحمیڵە بێ بەسەر خەڵکە و جمهوری ئیسلامی هیچ ڕێگە حەلێکی بۆی نییە و هەر بۆیە مەسەڵەن بە سەرکوت متەوەسلە بێت. تاوانازەوە هەڵەگرێتەوە میزان بێکاری فەقیری مەسەڵەن لە کوردستانە پەیدەی کۆڵبەری نەتەنیا عەلا ڕەغم ئەو وەحشیگەریەوە بەرامبەر بە خەڵک کردویانە و بۆ کۆڵبەرانە لە مەرزەکانە ئەیکەن تەقەیان لێەکەن ئەیان کوژن زەخمیانەکەن ئەسپ و قاترەکانیان ئەکوژن بەڵکو ڕۆژ بەرۆژ زۆرتر بووە ڕۆژ نییە واقعاً ڕۆژ نییە من نەبیسین کە ئەوە ئەو دوو کۆڵبەرە کوژیان ئەو دانەکە ڕەقۆ بوو لەبەر ئەوە نەکەوێتە کەمینی هێزە سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی داوێ لە کوێستانی نازانم پڕبەفری فلانە شوێن کێ لە شوێن نازانم تەتەوژاڵانی فلان و فسان لە گوزەرگاهای مختلف و مەسەڵەن ئەم پەدیدە ڕۆژ بە ڕۆژ
بەرفراوانتر بووە زۆرتر بووە وە خەڵکێ زۆرتر مەجبور بوون ڕووبکەنە کۆڵبەری بۆ ئیمران معاشی خۆیان و لەگەڵ مەشەقات و خەتەرێکی زۆرترە ڕوبەڕوو بوون تا نازەوە هەڵەگرتەوە بۆ مەسایل یەکتر مەسەڵەن ئازادیەکان جمهوری ئیسلامی سعی کردووە بە تایبەت لە 2601 و ئەو اعترازات و ئەو شتەوە خیزشی ئینقلابیەوە لە ئێران و لە کوردستانی شابوو نەیتوانیوە ئەم خەڵکە وادار بە سکوتکە نەیتوانیوە ژنان بێدەنگکە لە موردەوە تەواو ئەو قەوانینەوە جمهوری ئیسلامی وەزعی کرد ئەنوا و ئەقسام نازانم حجاب باون و گەشتگەل مختلفی داهنا لەگەڵ شکستێکی هینا ڕوبەڕوو بووە بە تۆر واقعی لەگەڵ شکستا ڕوبەڕوو بووە و ئەلعان ئیتر بە جۆرێک دووفاکتۆ تەحمیڵ بووە بە جمهوری ئیسلامی کە ژنان حەگەڵ نان بەسەریانە سەرپۆش نان حجابیان فرەداوە و جمهوری مەسەڵەن نمونەی زۆر ڕۆشن و مشەخصی بنیام لە نەورۆزەکانی ئیمساڵا ئەیبینی ڕاش باڵا کوڕ و کچ دەست لەندا و دەستێک هەڵەپەڕن هەموو ئەو قەوانین و داب و نەریتەی کۆنە پەرستانەی جمهوری ئیسلامیان لەژێر پێناوە بۆیە من وازانم لەم موردیشەوە جمهوری ئیسلامی لەگەڵ فشارێکی زۆرترا ڕوبەڕوو بووە و خەڵک هەنگاو بە هەنگاو ئەشنە بەرۆ لێی و حتا بەشێک لە سەردەمدارانی جمهوری ئیسلامی مەسئولینی دەم و دەستگای سەرکوتی جمهوری ئیسلامی ناچار کردووە کە بێژن فەرمون نەورۆز بگرن خۆشیان مەجبورن لیباس کوردی کەنە بەریان و بەشێکی خۆب بەنظەم تەحمیلکەوە بەشێکی بۆەوە کە بێژن نەخێر ئێمە ئەوەش مەسەڵان دیکتاتۆر و فلان و فیسار نین بەڵام لەسەر مەسائلێکی مربوط بە ژیان بە ئازادیەکان ئاوەها ڕەفتارەکەی لەگەڵان یا فەرموو زۆر سپاس بۆ تەوزیەکانە چون پرسیارم دوو پرسیاری دیکەم هەیە وەختەکەشمان زۆر مەحدودە با تۆجێ بەو وەزیەتەی کە خۆشت ئیشارە پێکە دیارە لێک ساڵی ڕابردووە و بەبۆی حاکمیەتی نگریسی جمهوری ئیسلامی ئەو هەموو فشارەکە بۆ کۆمەلگای هێناوە واقعان لە دەدەقە و چارەک و بیزەقا ئینسان ناتوانێت بە هەموو بەشەکانی مبارزاتی ئەو کۆمەلگا بگات و باسی بکە با تۆزی بۆ تۆزیحاتش کە خۆت داد و مشخصەن هاتیتە سەر بەرگوزاری ساڵی تازە کە بێسابقە بووە و ئەوە نیشانیدا ئەوەی کە خەڵک ئەهمیەت و ئەرزش و تەوهمێکیان بە جمهوری ئیسلامی نەماوە هەموو قەوانینی ئیسلام و جمهوری ئیسلامیان ناژێرپایان با تەوەجێ بەم فەزا کە ئەبینین و خەڵکی دی لە جمهوری ئیسلامی نەدەترسن بەقۆل ڕەت بوون و هەموو ئێمانە ئێوە داهاتووی کوردستان چۆنە بینن باتەوەجێ بەم فەزا مبارزاتی و وەژێرپێنانی قەوانینی ئێرتجاعی جمهوری ئیسلامی و ئیسلام بەگشتی بەڵێ من ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەوە ئەیبینم ئەم وەزعە چون ئیتر جمهوری ئیسلامی کارێکی کردووە هیچی نەیەشەسەوە بۆ خەڵکەکە مەسەڵەن وەختێک کارەیەکە کە بازنشستە تێت لە خیابانە بە ئاشکرا بە قەڵ نووسیبیان لە شوێنێکات بە سیمە ئاخر زەدەئەند وێژن مەرگ بە دەوڵەتە درۆگوو مەرگ بە ڕئیسی مەرگ بەر ئەم ڕژیمە ئیتر معلومە بەرەو کوێچێت چون مەسەڵەن کابرا 40 ساڵ کاری کردووە بازنشستەیە ئیسە پوڵەکەی پێنا نازام یا کەمی پێیان بەش ئەو حتا ژیانێکی بەخۆر و نەمیر ناکا بۆیان دەرنەتیجە وەزعەکە بەرەو مەسەڵەن هەر ئەوە چێ کە جمهوری ئیسلامی زۆرتر لایەن خەڵکۆ تحت فشار بێ زۆرتر فشاری بۆ بێنن واداری کەن بە عەقەب نشینی و جمهوری ئیسلامی ناتەوانە حتا ئەگەر عیسە خۆی بێوێ کارێک بکە ناتوانێت تۆ تماشاکە مەسەڵەن هەر لەم نەورۆزانەوە بەرگوزار بووە هەموو دابوونەریتی جمهوری ئیسلامی نراوە سەرژێر پێ من پێم وایە لە عەرسەهای مختلفە بەرەو ئەوە چێ کە فشار زۆرتر بۆ جمهوری ئیسلامی بۆ ئەوە جمهوری ئیسلامی ئەوڵەن لەبار اقتصادی و ناتوانێت هیچ مشکڵی حەلکە لەبەر ئازادیەکان و ئەگەر بەری بۆ چۆڵکات چۆن ئیمساڵ بە دەرەجاتێکی کەم زەڕەیەک لە نەورۆزە مەسەڵەن ئوستاندار و فلان و فیسالی باس کوردیان کردە بەری و ئەوانە چۆن نەتەنیا ئەو شوێنەوە سابقەن ساڵهای ڕابردوو ئەهاتن و
جەژن نەورۆزیانە گرت و ئاگرنوت هەموو شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستانی گرتە بەر و حتا بەنزە من تەشەنەی سند بۆ ئێران لە شیراز و تاران و بەعزە شوێنێکی تر ئەم مەراسمانە بەرگوزار بوو و هەمووی لە تەقابڵ جمهوری ئیسلامیە بوو. دێهاتێک وا مەسەڵەن جوڵام ئاوبارەی دیواندەرە ئاغەجەری عەزیزاوا لە مەهابادۆ بیگرا هەتا ئیلام نازانم دیوتانە ئیمڕۆ گەشتی بە لیباس جوان و عەلا ڕەغمەوە کە جمهوری ئیسلامی مخالف هەر نوع شادیەکە ساڵ بە ساڵ بەرەو ئەوە چێ کە ئەم دەم و دەستگای سەرکوتکەرە فەرتر تحت فشار بن، بازنشستێتە خیابان، کاریگەر داوای حەقخۆیەکە، ژن گەرێکی لەوە زیاتر ئازار بێ، ئازادی زۆرتر تەحمیلکە. ئەگەر ئیسە توانیوێسی دووفاکتۆ بێحجابی و ئازادی پوشش بە جمهوری ئیسلامی تەحمیلکە ئەم ڕەوەندەوا دەسی پێکردووە. من پێم وایە بەرەو ئەوە چێکە زۆرتر و زۆرتر فشار بێنێ و داخواز و متالباتێکی زۆرتر بە جمهوری ئیسلامی و دەم و دەستگا سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی لەوە زیاتر ناتوانێت حەچە کاریە کرد سەرکوتی کرد خەڵکی بە ماڵوێرانی و بە فەقر و فەلاکەت و بێکاری و ئەوانە کێشا تەقەی لە کۆڵبەر کرد، کرێکاری خستە زیندان، ژنی لە ساڵی ڕابردووە زیاتر لە 500 کەسی کوشت. ولی وەختە تۆ ئەبینی بەرەو ئەوە چێ ئەوانە وا کوڕیان کچیان خانەوادەیان عەزیزانیان لە دەستداوە خەریکە بووە بە سنەتێک لە تەقابڵگە جمهوری ئیسلامیە ئەچنە سەر گۆڕی عەزیزانیان، سرود دەخوێنن، نازانم قسە و باسەکەن، سخۆڕانیەکەن، جمهوری ئیسلامی وادار بە ئەقەمنشینیەکەن، چالش ئەکەن لەگەڵیانە. گەرەکمەوە بێژم لە هەموو بارێکۆ ئەم ئەرسەهای فعالیەتهای ئیجتماعی مەدەنی سیاسی پەرە ئەسێنێ و فکر ناکەم لە داهاتوە جمهوری ئیسلامی بتوانێ بەری پێ بگرێ. هەموو تەلاش خۆی کرد بە تەحمیق بە فڵان بە لەبار خشونەت و کوشت و بڕ، بەڵام تایسە نەیتوانیوە بەرەو ئەوە چێ ئەم نەوعە لە ئەعتراز و مبارزە زۆرتر و زۆرتر و پەرە بسێنێ و جمهوری ئیسلامی وادار بە سەنگەرێکتر لە عەقەبشینی بکە. هیواداری نەوەی اتفاقە بکەوێەوە بەرەو ئەوەش دیارە کۆمەلگا بەرەو ئەوە چێ هەروەکو بۆ خۆدا ئیشارەت کرد هەورە ساڵە دیارە 44 ساڵە جمهوری ئیسلامی ئەوەی بە کوشتن و بڕین و شکنجە و زیندان و فەقر و فەلاکەت و نائەمنی و 1001 بەڵا کە بەسەر و کۆمەلگا هێنا ئەوەی بووی درێغی نەکرد، لەوە زیاتری دی خودرەتی نەماوە و لە مقابلەوەدا خەڵک معتەرزتر، ناڕازیتر، جدیتر قوانینەکانی ئیسلام کولەن دەرێنە ژێر پێیان و لە یەک کەلامە ئیمام جومعەی پاوە قسەی تەواوی ئیسلامی سونی و شیعە و جمهوری ئیسلامی کرد. کوتی لە 50 ساڵی ڕابردووە نەبووە ئەو نەبێ احترامی بە مەذهب و بە ئیسلام و بە ڕەمەزان بکرێ. ئەمە قسەی دڵی تەواوی ئیسلام و سەلەفی و سونی و شیعە بوو. بەڵام پرسیارەکەی منەمەدا باتەوەزێ بەم فەزا بەم وەزیەتە بەم ناتەوانی جمهوری ئیسلامی خەڵکو و هێزە چەپ و کۆمونیستەکان و هەڵسوڕاوانی سیاسی و ئازادی خوازان لە داهاتووە و لەم ساڵی 1403 دەبێت چ بکەن بۆ ئەوەی بە داخوازی و ئاواتە بەرهەقەکانیان بگەن. بەڵێ من پێم وایە ئەم دەستاوەردانە یا ئەم شتانەوە تەحمیل کراوە، ئەم متالباتەوە بە دەرەجاتێک تەحمیل کراوە بە جمهوری ئیسلامی دەبێت پەرە بسێنێ. فعالین سیاسی، ڕەهبەران بزوتنەوەهای کۆمەڵایەتی و ئەوانە دەبێت جارێکتر مەسەڵەن تەماشای وەزعەکە بکەن، بیسەنجێنن تەناسب خۆی بین سەرکوتگەران جمهوری ئیسلامی و لەگەڵ مبارزاتێکا وا خەڵک هەستیان. خەڵک بەنظر من ئامادەگی یەکجار زۆری هەیە بۆ ئەوە زۆرتر و زۆرتر بێتەمەیان ئاعتراز کا مبارزە کە جمهوری ئیسلامی فرەتر تحت فشار قرار بە ڕێگەی ئەوەسە بەنظر بەشێکی خۆب ئاهەنگی لەگەڵ فعالین سیاسی وانە لە سەراسەری ئێرانە کە چون یەک سەرنوێشت هەست ئەگەر لە سەراسەر ئێرانە زەعیف بێت تەبعەن بۆ فعالینی سیاسی و خەڵک لە کوردستانە ڕێگەی فعالیەتی زۆرتر فشاری زۆرتر مهەیا بێ و ئامادە بێت دەرنەتیجە لە هەواهەنگی لەگەڵ فعالین سیاسی لە ئێرانە کە
وە بکەم سابقە نەبووە مرەتەب ئەم شتانە بووە ئەوان هاتوون ئەوان چوون ئەمە بەنظرم بەشێکی لێکدانەوەی دروست و دقیقیان لە تەناسب قوای بین انقلاب و زنقلاب بین جمهوری ئیسلامی و خەڵک ببێ لەکوێن نقطە زەق جمهوری ئیسلامیە بیناسن و لەکوێن نقطە حملەی پێ بکەن اعتراضات خۆیان پەرەبسێنن پێشڕەوی بکەن تەسبیتی بکەن بەشێکی ترەوەسە کە لە نقطە قوت خۆیان چییە بەنظر من مهمترین نقطە قوتیان ئەوەسە کە چودام یەکگرتوو بن ئەگەر لە کناریەکا بن ئەگەر بەیەکۆ بن و فعالین سیاسی چەپ و کۆمونیست دەبێ بە ئەم ئەرکە هەڵسن دەستی خەڵک زۆرتر بخەنە ناو دەستی یەکتر بزوتنەوەی ژنان زۆرتر تەقویەتکەن پەرەی پێ بدەن فعالین بناسنەوە و لەو شوێنەوە خەڵقە زەعیفی جمهوری ئیسلامیە دەبێ حتمما حملەی پێ بکەن و سەنگەرێک یەکەیەکە سەنگەر بەسەر بڕۆنە بەرۆ و تەگوی و ڕایژی بۆ بکەن سعیکەن ئەو تەوتە ئەو دەسیسە و چوزانم ئەو شتانەوە ئەبێتە باعث جمهوری ئیسلامی فشار بێرێ نازانم عەکسڵ عەمەڵ نیشان با سەرکوتکە ئەبێ حتمما کاری بۆ بکرێ بردبینیەکی تایبەتی ئەوێ وەکو یەک فەرماندە چۆن شەڕێگە باتە بەرۆ سەنگەر ئەسڵیەکانی نازانم هێزەکەی سەنگەر دژمن یەکەیە کە بە نەزەر من لەم ئیعترازات و مبارزات و ئەوانە وا هەیە مهمترین مەسئلەوەسە کە خەڵک ئامادەگی هەیە بۆ ئەم تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامیە ئەوە نە فشار هاتووە بۆی لایەن جمهوری ئیسلامیەوە حازر بێتە دەرەوە ناترسێت لە هیچی تر ڕەها بووە ئەم دینە تازە ناچێتەوە قەفەس ئەم فیلە کە هاتۆسە دەرەوە و کۆمەڵانی بەرینی خەڵکن لە خەڵکی کرێکاوڕ و زەحمەتکێش و ژنی ئاوات ئازادی خواز و جوانێک وە ئایندەی نییە بەنظر من ئەمانە هەمویان زەمینیان هەست بۆ ڕێک بخرێن بۆ وادار بێنەمەیان و تەنیا ئەوە ئەتوانێت جمهوری ئیسلامی وادار بە عەقەبشنیکە سەنگەر بە سەنگەر پاشەکشێ بە جمهوری ئیسلامی بکە و سەرنجام بتوانێت لە ئەقداماتێکی هەماهەنگ و ئەوانە جمهوری ئیسلامی لەمە زیاتر تەزعیف بێەوە نەهایەت تا زەربەی ئەسڵی و کوشەندە بدرێت لە جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی سقووتکە هەموو شتێک ئامادەیە لەبارینەوە فقط قدرەتی سەرکوتگەری جمهوری ئیسلامی هێشتا ماوە کە نەورۆز بە دەرەجاتێک نیشانیدا ئەوەش ناتوانێت کاریگەر بێت مەجبورە کەمێ ئەقەمشنیکە و هەر وەختێ لەحزەی ئەقەمشنیکە ئەشێ ئێمە تەببەینە سەری و زۆرتر واداریکەین بە ئەقەمشی نەوێسین لەو شوێنانە و ئەوان ئەقەمشینیان کردووە ئەبێ حتمما ئەمە پەرە پێدرێ و من وازانم فعالین سیاسی لە کوردستان و ئێرانە ئەمە تەشخیصەدە زۆر سپاس هاوڕێ ساڵە بە دەقیقەن هاتینە ئاخری وەختەکە دەنا پرسیارم زۆر بوو بۆ خۆشمەر قسەم بوو زۆر سپاس بۆ تۆزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش سپاسان دەکەم کات و ساتێکی خۆش بۆ ئێوە و بینەران زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و خەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ ساقی و سەلامەتی و ئارەزوو سەرکەوتن و موفەقیەتتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن